والله خۆشەویستانە چمەلای تەوەری ئەمڕۆی پرۆگرامە کەمان دوای بڵاوبوونەوەی کتێبی یەکەمی فەلسفەی ئیسلامی دەرکەوتن تاکەوتن نووسینی نووسەری کورد جەمال حوسێن دوێنێ بە ئامادەبوونی بەڕێزیان هەردوو کتێبی ئاینی خۆشەویستی ئیبن عەرەبی و مەولانا نمایش و بڵاوکرایەوە. نووسەر و ڕۆشنبیری گەورەی کورد جەمال حوسێن چەندین نووسین و لێکۆڵینەوەی لە بواری هێزری ئیسلامیدا بڵاو کردوێتەوە و نووسینەکانی زیاتر لە بواری هێزری ئیسلامی و سیاسیدان و چەندین لێکۆڵینەوەشی لەو بوارەدا کردووە. قسە باسی زیاتر دەربارەی ئەم دوو کتێبە ئەەکەم کە دوان لەو 5 بەرهەمەن کە دوا بە دوای یەک بڵاو بوونەتەوە لەگەڵ زۆر بەڕێزیان کە لە سودی کورسات مەگەزین میوانمانە. بەخێر هاتی بەخێربێ. کتێبی یەکەم فەلسفەی ئیسلامی دەرکەوتن تاکەوتن، کتێبی دووەم ئەمە ئەبێتە سێهەم و چوارەم ئەم زنجیرە 5 کتێبە. کتێبی یەکەمیان وەکو دەواازەیەکی گشتی بۆ هەنێگە گفتوگۆ فکری و کللتوریانی کەنا مێژووی ئیسلامی داکراون بە ناوی فەلسفەی ئیسلامی لە دەرکەوتنیەوە تاکەوتنی بەمەسشم بە کەوتنی یانی تا ئەو قۆناغەکەی تر دەبووکێتەوە کۆتایی پێدێ قۆناغیش کە دەست پێ دەکات کە لە سەدەی 5دایە 5 کۆچی و کتێبی دووەمیان لەسەر بە هەمان شێوە لەسەر چەمک و زاراوە و مێژووی دەرکەوتنی تەسەوفی ئیسلامیە و ئیشکالیاتی ناو ئەو کللتورە پەیوەندی تەسەوف بە ئاینە دەرەجە ئیسلامیەکان و پەیوەندی بە ناوخۆ پەیوەندی بە زمان بە کللتور بە فەلسەفە. کتێبی سێمیان لەسەر ڕابعەی عەدەوی بایەزیدی بیستامی حەلاج ئیمامی نفەری لەگەڵ عینی قوزاتی هەمەدانی. ئەم دوو کتێبە کە چوارەم و پێنجەمە دانێکیان سەر مەولانا دانێکیان سەر ئیبن عەرەبیە. زۆر باش. ضرورەتی نووسینی ئەم کتێبە و ئەو بابەتانی لەناو ئەم سیلسیلەیە هەیە. کللتوری عیرفانی ئیسلامی تەسەوفی ئیسلامی شتێکە کە هەموو مرۆڤایەتیشان نزیک پێوەک ساڵانە بە دەیان و بە سەدان لێکۆڵینەوەی لەسەرەکە لە دنیا سەدان نەدەواتی لەسرە سایتی تایبەت هەیە بۆ هەموو بیرمە بۆ ئەو عارفە گەورانەی مێژووی ئیسلامی بۆیە گەڕانەوەی ئێمە بە بایەغدانیان پێی کاتێکدا ئەمە کللتوری خۆمانەی کۆمەلگای خۆمانە و شێوازی دینداری و ژیانی کۆمەلگای کوردیش تا جەنگی جیهانی یەکەمیش لەناو کۆمەلگای کوردستانیشدا هەر بم فۆرمە بوو بەم شێوازە خەڵک تەدەیونی کردووە تەدەیونێکی سۆفیانە بووە. بۆیە سەرباری ئەوەی کە وەڵامی و پرسیارە بۆچی بۆ ئەوە دەگەڕێەوە لە بەرۆی کە عیرفانی ئیسلامی عیرفانێکی ئەو پەڕی میهرەبانی و بەخشندەیی و چاکەکاری و ژیان دۆستی و کرانەوە و ئیستاتیکایە بە کورتەکەی دیوە هەرە ڕۆشنەکەی هەرە جوانەکەی. ئەبێ من ئەو پرسیارە بکەم بڵێم تەسەوفی ئیسلامی چییە و کەی دەرکەوتووە و هەروەها پەیوەندیشی بە فەلسەفە و زانستی ئیسلامیەوە چییە؟ تەسەوفی ئیسلامی دابڕاو نییە لە کۆی ئەو گفتوگۆ فکری و کللتوری و سیاسیانی کە لە مێژووی ئیسلامدا دروست بووە وەکو تەسەوفی مەسیحی شەروایە تەسەوفی هەموو ئاینەکان وایە. تەسەوف شتێکی نییە تایبەت بە بێگاین تایبەتە یعنی شتێکە تایبەتە بە ئینسانەوە ئەم ئینسان حتا ئەگەر لە دەرەوەی دینێک و بیرباوەڕی دینیشدا خۆی بدۆزێتەوە چ جای لە ناو فۆرمۆی لە فۆرمەکانی دی. بۆیە تەسەوفی ئیسلامی وەکو هەر تەسەوفێشتە تێکەڵە لە کۆمەڵێک کارلێکی ناوەکی دەرەکی سیاسی کۆمەڵایەتی و کاریگەرە بە ئەو مناقەشە فکری و کەلامی و فەلسەفیانی کە لە مێژووی ئیسلامدا هەبووە. بەڵێ قۆناغا مێژوویەکانی چۆن هات؟ سەرەتای دەرکەوتنی ینی قۆناغ بە قۆناغ دەگۆڕێ. قۆناغی یەکەمیان توانی بڵین کە من لە وەکوتم هەر لە بەرگی 2-3 زۆتر لەسەرەوەستاوم. زۆر قۆناغێکە نزیکە لە زوهدی ئیسلامی جۆرێکە لە گۆشەگیری لە دنیا تەرکە دنیا بەو مانای کە دنیای تر نەیتوانیوە چیتر مرۆڤ تایدا بژی بەبێ ئەوەی تاوانبار بێ ئەوەی دەستی تێکەڵ بێ بە کۆمەڵێک بوار کە خۆی حەزی لێی نەکردووە. زوهدێکی ئیسلامی بووە لە سەدەی کۆتایەکانی سەدەی یەکەمی کۆچیەوە دەست پێ دەکات تا دەرکەوتنی ڕابعەی عەدەوی کە لە ڕابعەی عەدەویەوە چەمکی خۆشەویستی پەتی ینی خۆشەویستیێک بەبێ هیچ مەبەستێک بەبێ هیچ ئامانجێک لە تەماحی چوونە بەهەشت و لە ترسی کەوتنە دۆزەخەوە نییە خۆشویستنی خوایە بە مجەڕەدی. کەواتە ئەتوانین بڵێن تایبەتمەندیەکانی تەسەوفە ئەمە یەکەم تایبەت لە قۆناغ یەکەمدا دەبێتە تایبەتمەندی یەکەمی کە خۆشەویستیەکی مجەڕەدە خۆشەویستیەکە وەکو ڕابعەی عەدەوی نوێنەراتی کردووە هیچ تەماع و تەماعێک و ترسێک و
سامێکی تیانە دواتر قۆناغ بە قۆناغ گەشە دەکات بە تایبەت بە کاریگەری کللتوری خوراسان و ئێران بایزیدی بستامی و حەلاج و بە تەنیشتەوانەوە جونەیدی بەغدادی و شبلی و کۆمەڵک ناوی تر هەن هەرێکە بە شێوازێک لەبیرکردنەوە ئەم کللتورە دۆڵەمەندتر دەکەن قۆناغێککە دەست پێ دەکات کە قۆناغی شەتەح و مەستی و قۆناغی کۆمەڵک دەرکەوتنی زاهیری سەماعە ئەوەی لە کوردواری پێڵێن سەما کە بریتە لە شیعر و گۆرانی و مۆسیقا بۆ تعبیرکردن لە دینداری دوای وردە گەشە دەکات تا دەگاتە ئیبن عەرەبی کە لە ئیبن عەرەبیەوەی تر ئەوەی پێی دەوترێ عیرفانی ئیسلامی یان تێکەڵەیەک لە فەلسەفە و لە لاهوت بێکەوە ئاش دەبنەوە و ئەم جۆرە تیور و تێگەشتە بەرەم دێت. کەواتە ئیبن عەرەبی ئەمە کۆتا بەشە؟ کۆتا ئیبن عەرەبی پێشەوەی باسی کتێبەکەم بکەین ئیبن عەرەبی خۆی کۆتا خاڵی ئەپیستمۆلۆژیای ئیسلامی عرفانی ئیسلامی یان لە دوای تا ئیبن عەرەبی قۆناغ بە قۆناغ فکری تەسەووفی ئیسلامی بە شێوەیەکی پەرت ئاڵۆز بە زمانێکی شیعری بە شێوازی جیاجات تعبیری لە خۆی کردووە بەڵام کە ئیبن عەرەبی دێت جارێکتر هەر هەمووی کۆکاتەوە و هەمووی دادەڕژێتەوە و بۆشایی و کلێنەکانی کەیەتی پڕیەکاتەوە بۆیە ئیبن عەرەبی کە لە سەدەی حەوت دادەمرێ 638 کۆچی لە دوای ئیبن عەرەبیەوە هیچ عارفێک و سۆفیەک نییە ئیزافەیەکی کردبێ کە ئیبن عەرەبی ئاماژەی بۆ نەکردبێ و هیچ عارفێک و سۆفیەکیش نەکەوت بێژە کاریگەری ئیبن عەرەبی. ئیبن عەرەبی بۆ معنایە کۆتا خاڵی ئەپیستمۆلۆژیای عرفانی ئیسلامیە و وەکو ئەوەش بۆ منیش پرسیارەکە بە تەحلیل لەسەر کتێبەکە بێ مەولانا دوای ئیبن عەرەبی کۆچی دوایی کردووە چەندە یەک زەمەندا ژیاون ئەو نزیکەی بە 35 ساڵ تا 40 ساڵی پێم وابێ دوای ئیبن عەرەبی مردووە بۆیە لە زنجیرەکەی من کتێبەکەی مەولانا بەرگی پێنجەمە ئیبن عەرەبی بەرگی چوارەمە. بەرگی چوارەمە هۆکاری کەواتە ئەوەی کە هەردوو کتێبەکەت بێکەوە بڵاو کردوتەوەی کە پەیوەندیەکیان هەیە پەیوەندی زانی ئەم دوانە هەردووشان لە یەک زەمەندا ژیاون. ئیبن عەرەبی ئەو پەڕی وەکوتم ئەپیستمۆلۆژیای عرفانی ئیسلامیە ئەو پەڕی خاڵە کە فکری ئیسلامی لە ڕەهەندی عرفانەکەی و پێی گەیشتووە مەولانا ئەو پەڕی ئیستاتیکای عرفانی ئیسلامیە یعنی هەردووچیان دوو قوتبی زۆر گەورەی تەسەووفی ئیسلامی ئەمیان هەموو معریفەی تەسەووفی ئیسلامی کۆ کردوتەوە ئەمیان هەموو ئیستاتیکای و عرفانی خوراسانی کۆ کردوتەوە و لە یەک زەمەندا ژیاون و بوونەتە ڕەمزی ئیسلام ناسی لە دنیادا لە بەنمونای مەولانا ساڵی 2007 لە ئەمریکا ڕاپرسێکرا کە چێ شاعیرترین کەسە بەلای تۆوە پێما بێ BBC کردی مەولانا ئەنی ئەمریکیەکان دەنجان بە مەولانادا مەولانا پێیان وابوو بە گەورەترین شاعیرە ئەوە لە ڕۆی ئیستاتیکی هونەریەکەوە بە پێوەری لەزەت لێوەرگتن شیعر چێژ وەرگتنە بە پێوەری ئەوەی کە ئەم ڕوحانی ئیستاتیکی و ئینسان دۆستیە و میهرەبانی کە لە مەولانا حتا ترامپ کە بوو بە سەرۆک کۆمار بنمونە بەو ڕوحیەتە ڕاسیزم و ئەنتی ئیسلامی کە دەستی پێکرد لە نەریتێک لە ئەمریکادا کەوت نەریتی خوێندنەوەی شیعرەکانی مەولانا بوو و لە مەراسیمەکان وەکو ڕەتفعلێک بەرامبەر ئەمریکیەکان باسی ئەوانە ناکەین کە مسلمان باسی ئەوان دەکەین کە مسلمان نین و هیچ بیانیەک نییە لێی بپرسی ڕوومی دەناسی نەڵێ نەیناسم ینی ئەمە بەو معنایە کە بۆ وەڵامی پرسیارە بۆچی ئەم دوانە بێکەوە لەبەرەوەی ئەم دوانە دوو قوتبە هەرە گەورەکەی تەسەووفی ئیسلامی نین بەتەنیا بەڵکو تەسەووفی مرۆڤایەتیشن یعنی زۆرن ئەو ڕۆژهەڵات ناسانەی و ئەو لێکۆڵایەرە بیانیانەی کە بە کاریگەری ئیبن عەرەبی مسلمان بوون و بە کاریگەری مەولانا فۆرمێک لە دینداریان اختیار کردوونەوە کاریگەران لەسەر ئاینی مەسیحی و لەسەر ئاینەکانی تریش داناوە بۆیە ئەم دوانم کە هەڵبژاردووە هەم هاوزەمانن هەم دوو کەسایەتی